ئەسە کاتیەوەیە لەگەڵ میوانەکەمان گفتوگۆیەکی باشکەین کەویش بەڕێز دکتۆر فاروق قەرەداغیە کە لە ئەستەمبوڵەوە لەگەڵمانیان شارزای ئابوووریەوە شارزایکی باشی لە کەرتی خانوبەرەی تورکیایە. کاکتۆرم کاتت باش، ئەمەوێت زانیاریمان بیتێ سێکتەری خانوبەرە لە ئابووری تورکیا چ ڕۆڵێکی هەیە؟ ئەم کاتتان باش بڵاو بێگومان سێکتەری خانوبەرێکێکە لە گرنگترین سێکتەرەکانی ئابووری تورکیا بێگومان وە وەکو جەنابیشت لە راپۆرتەکە ئێستا داتاکان ئاماژت پێەیە. چەند ساڵی ڕابردوو بە تایبەت دوای ساڵی 2015 کە بە پێی یاسای پەرلەمانی تورکیا ڕێیدا کە هاوڵاتی بیانی بتوانن بە شێوەیەکی ئاسانتر ماڵ و مڵک لە تورکیا بکڕن هەتا ساڵی 2018 تا مانگی 2018 هەر کەسێک پێویستایە لە تورکایە لە ڕێی کڕینی خانوبەرەوە ببێتە هاوڵاتی تورکی کە ئەمەیەکێکە لە سەبەب گەورەکان کە وای کردووە خەڵک ڕوو لە کڕینی خانوبەرە بکرێت لە تورکیا ئەوە بوو کە یاسای هاوڵاتی بوون هەبوو ملیۆنێک دلار بوو. دواتر لە 2018 و ژمارەیە لە ڕێی پەرلەمانەوە دابەزێتە بۆ 250,000 دلار 25 زەفتەر لەو کاتەوە ئەگەر بینە سەر وەڵامی پرسیارەکەت لە ساڵی 2018ەوە بە شێوەیەکی زۆر یابانجی وەکو ئاڵێن بیانی ڕووی کردوتە وڵاتە بۆ کڕینی ماڵ و مڵک. بەڵام بە پێوداتانی کە دەستگایەکی ڕسمی دەوڵەتی تورکایە تا ئێستا کڕیاری بیانی لە کەرتی خانوبەری تورکایە 5 بۆ 6 بۆ دەتوانین بە شێوکی گشتی بڵین ئابووری تورکیا بڕبڕێ پشتی بێگومان کەرتی خانوبەرەیە تەنها بیانیەکان نین و لە ئێستاە دەتوانین بڵین یەکێک لە گەورەترین ئەو کێشانەی تووشی تورکیا بووەتەوە لە ڕووی ئابووریەوە کێشەی نیشتێجێبوونا لە تورکیا بە شێوەیەکی گشتی لە ئێستا ئەوەی کە بیانیەکان سەرنجیان بۆ تورکایە خۆت تورکیا سەرنجی هاوڵاتیانی وڵاتانی تی ڕاکێشاو کە لەوێ یەکەی نیشتەجێبوون بکڕن. هۆکارەکانی چین کە ڕووسەکان ئێرانیەکان عێراقیەکان تەنها وڵاتانی خەلیج کە خۆشیان خۆشگوزەران بەڵام یەن لە تورکایەکەی نیشتەجێبوو نەکردن. بەڕای من چەند هۆکارێکی هەیە. یەکێک لە هۆکارەکان بۆ هاوڵاتیانی وڵاتی خۆرهەڵاتی ناوەڕاست وەکو عێراق وەکو ئێران وەکو فەڵەستین وەکو ئوردن کە یان بینین ئێمە لە بازاڕی تورکیا یەکێک لە سەبەبەکان سەبەبی وەک باسم کرد پاسەپۆرت و هاونیشتیمانی بوونی تورکایە کە دەتوانین لە ڕێی کڕینی مڵکەوە بیتە هاوڵاتی تورکیاوە بتوانین لە تورکایە بژی و بخوێنی و حساب بانقیت هەبێەوە بتوانی سەفەرکەی بۆ وڵاتەکانی تر. ئەمە بەشێکێتی. بەشی دووەمی بێگومان پێیوەستە بە ئەو جەوەخۆشی وەکو جەناویش باسە کرد تورکیا لە ڕووی کەشوهاوە کەشوهاوایەکی مامنەوەند و تا حدێک نە زۆر گەرم نە زۆر ساردی هەیە ئەمەوای کردووە خەڵکێک تایبەت لە وڵاتە ئەوروپیەکانەوە لە ئەڵمانیا لە ڕووسیاوە کە بێن بە هاوینان لە شارەکانی ئەنتالیا و مەڕمەڕیس و ئیزمیر و ئەو شارانە بێن هاوینان لەوێ بەسەربرن یاخود لە کاتی خانە نشینبوون یانە بێن لەو شارانە کۆتایەکانی تەمەنیان بەسەربرن. ئەمانە هۆکارم بێگومان بەتایبەت لە مەسەلەی ڕووسیایە و ئەگەر بینە سەر تورکیا وەکو خۆی تورکیا بۆ پێی ئابووریەکەی لە دوای ساڵی 2015 و 16ەوە بەرەو خراپی بوون چوو و توانین لە پرسیارێکی ترە باسی ئەوە بکەین بۆ چی وای لێ هەو بەڵام ئەمانە بۆیە هۆی ئەوەی کەوا تورکیا پێویستی بەوە بێت لە دەرەوە. سەبارەت بە کاریگەری سێکتەری خانوبەرە لە تورکیا لەسەر هەڵبژاردنەکان کە ئێستا بڕیارە سبەینەی تر دەست بکرێ بە پرۆسەی هەڵبژاردن و لە کۆتایی بانگەشەیان چ کاریگەریکە بوو لە پرۆسەی بانگەشەر وە لەسەر هەڵبژاردن و هەروەها بەڵێنی کاندیدەکانیش لە بابەتی خانوبەرە و سێکتەری خانوبەرە لە تورکیا؟ بەڕای من لە ئێستا دوو گەورەترین کێشە یەکەم خانوبەرە دوو نرخی شتومەکی ڕۆژان و مارکێتەکانە. بۆ پرسیارەکەی جەنابەت لە کەرتی خانوبەرە ئێستا لە شارە گەورەکانە ئەزمەیەکی زۆر گەورە هەیە. کێشەکە چییە؟ لە ئێستا ئەگەر هاوڵاتیەکی تورک موچەخۆر بێ بەڕاستی من خۆشم لەم شارە ژین لە ئەستەمبوڵ ئەگەر کەسێک موچەخۆری کەرتی تایبەت یاخود کەرتی حکومیش بێ
زۆر قورسە نەک ناتوانانی واز لەوە بێنین کە بتوانێت خانوویەک بکڕێ لە ئێستا ناتوانێت تەنانەت کرێی خانۆکەش دابین بکە بۆ پێی لە ئێستاە موچەی کەمترین موچە لە تورکیا لە 8,000 لیرەوە دەست پێکە بەڵام تۆ لە ئێستا بتەوێت خانوویەکی 100 متری لە سیتیەکی خۆشە لە ئەستەمبوڵە 100 متر 150 متر بتەوێت بەکرێ بگری خوار 15,000 لیرە ئیمکانی نییە لە شوێنێکی باشە بۆیە دکتۆر ئەمە پەیوەندی بۆ هەیەکەی نیشتەجێبوون کەمە یاخۆت هەڵاوسانمان هەیە لە نرخەکانە یان هۆکاری تر هەیە بەڕای من پەیوەست نییە بەوەی کە یەکەی نیشتەجێبوو بکەم ئەسڵەن ئەم هەفتەیە راپۆرتێک بڵاو کرایەوە کە زیاد لە 400,000 یەکە نیشتەجێبوون لە ئێستا لە ئەستەمبوڵە چۆڵڵا و خانووەکە نایدەم بکرێت بۆیە پێم وایە کێشەی یەکە نییە کێشە هەڵاوسانەکەی وەکو جەنابیش فەرمووت کێشەی گەورە هەڵاوسانە بۆ پێی لە ئێستاە نرخەکان یعنی لە ئێستا لە بەپێی ئاخر راپۆرت 2 میلیۆن دۆسیە لە نێوان کرێکی و خاوەن خانوو ئێستا لە محکەمەکانی ئیجرایە لە تورکیا کێشەیەکی گەورە هەیە بۆ پێی یەکێک پێش ساڵێک ئەگەر بە 5,000 لیرە خانۆکەی دابوو بە کرێکە ئەو کاتە 300 دلارێکی بکردایە ئێستا بەپێی یاسا 125 خاوەن خانوو بۆی هەیە کرێکە زیاد بکە ئەویش دەکاتە بڵین 6,000 لیرە کە 300 دلارەکەی خۆی ناکاتەوە لە ئێستا بۆیە ئەمانە بە شێوەیەکی گشتی وای کردووە لە ئێستا کێشەیەکی گەورە لە بواری نیشتەجێبوون لە شارێک گەورەکان بە تایبەت ئەستەمبوڵ ئەنقەرە ئیزمیر هەبێ و ئەمەش دەنگی بێگومان تەسیری زۆری لەسەر دەنگ دەرهەیە لە ئێستاە کەمال کلیشتەرۆڵ و بەربژێری ئۆپۆزیسیۆن بە شێوەیەکی عالەمی لە سەرجەم میتینگەکانی هەڵبژاردن و کامپانیەکە باسیەوە کاکڵێمە نرخی خانوبەرە داگرین و گرنگترین کەم پێم وایمە زۆر گرنگە گرنگترین وعدیش لەم هەڵبژاردنەیە کە بەڕست کەمال کلیشتەرۆڵ و داوێتی بە دەنگدەران ئەوەیە کە لە ئەگەری هاتنی بۆ دەسەڵات یەکەم کاری ئەوە بێت کە بۆ ماوەی 5 ساڵ وەکو نمونی کە نەداهێنێتەوە بۆ ماوەی 5 ساڵ هیچ هاوڵاتیەکی بیانی ناتوانێت خانوبەرە لە تورکایە بکڕێ ئەو بۆ پێ ئەو پیوایەکەیەکێک لە هۆکارەکانی ئەم نیشتەجێبوون زۆر جار لە وڵاتیەکان هەندێک جار شتە بینین ئەبیسین ئەڵێن وەرن بۆ تورکیا بە 2 دەفتەر بە 4 دەفتەر یەکێکی نیشتەجێبوون بکڕن ئایا بەڕاستی نرخی یەکەی نیشتەجێبوون لە تورکیا چۆن ئەگەر لە شارە دیارەکان ئەوانەی کاجێی سەرنجی خەڵکن واروە باسی یەکێکی نیشتەجێبوونی نمونەیی بکەین یاخود نزمتری نرخ و بەرزترین نرخ چۆنە کاکە بێگومان لە ئێستا ئێمە گەر باسی تورکیا بکەین تورکیا وڵاتێکی گەورەی 81 شارە نزیکی 86 میلیۆن دانیشتوانی هەیە بۆیە ئەبێ هاوڵاتیان ئاگاداری ئەو جۆرە ڕیکلامانە من بە تایبەت لە ڕێی سۆشیال میدیاوە باوەڕ بە هەموو ڕیکلامێک نەکەن لە ڕێی ئەنتەرنێت و سۆشیال میدیاوە بێگومانە بێ لەگەڵ کەسی شارەزایە بەردەوام لەسەر خەدن بۆ مەسەرن بەڵام ئەو نرخانی جەنابەت باست کرد زۆر دوورە لە واقعەوە بە تایبەت لە شارە گەورەکانی ئەستەمبوڵ بەڵام بێگومان هاوڵاتیانە بێت دوو بەردەوام ینی تاکیدکەنەوە لەو شتانی کەبینم بەڵام ئەو ژمارانی جەنابەت باسیەکەی من نەگەر ئێستا نمونەیەک بێنم لە ئەستەمبوڵە ئێمە ئەستەمبوڵ دابەشەکەین بۆ 3 بەش بەشی گرانبەهای بەشی مامناوەند و بەشی دوور و کەم دەرامەتەکان کە دابەشی بینتەنانەت لە ئەستەمبوڵە لە ئێستا لە هەرزانترین بەشی ئەستەمبوڵ و کەم دەرامەترینە ئەگەر دەوێ 70 مەتریش بکڕی نزیک دەبیتەوە لە 80,000 بۆ 100,000 دلار کە ئەمە کەمترین و خراپترین شوێنە بۆ نیشتەجێبوون بەڵام لە مامناوەندەکان دەگاتە 150,000 بۆ 200,000 دلار و بەشی گرانبەهاش بێگومان ئەگاتە 10 میلیۆن دلار لە ئەستەمبوڵە زۆر باش سپاس بۆ دکتۆر فاروق قەرەداغی کە هەم سپۆڕی و شارەزای ئابووریە و شارزایکی باشی دەستێکتەری خانوبەرە هەیە لە تورکیا کە لە ئەستەمبوڵەوە لەگەڵمان هەبوو